دەیبڵێ السلام علیکم با دەخێرە دەستکەوێ، چونکە لە حەدیثی صحیح داهاتوە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم هەر کەسێک یەک چاکەی هەبێ خوا لێ قبوڵ کردی ئەڕاتە بەهەشتەوە. بۆیە دە چاکە بەکەم مەزانە، سەلام علیکم فڵان کەس چۆنی باشی ئەمجا دەست پێ بکە، بەخیلی مەکە لە سەلامدا. بە حساب مسەقەفە ڕۆشنبیرە جەماعەت چۆنن ئەی بۆ ناڵێ سەلام علیک. هەندێکمان ڕەزیل و چروکین، بەخیلین لە سەلامکردندا. سبحان الله، لە کاتێکە پارەی تێ ناچێ زمانمان ئەگرینەوە سەلام لە خەڵکی ناکەین. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە ئەفەرمێ ئین ئەبخەل الناس من بەخیل بالسەلام. بەخیلترین و ڕەزیلترین کەس ئەو کەسەیە لە سەلامکردنە ڕەزیلی بکات، لە هەموو کەسێ ڕەزیلترە. تەنیا ڕەزیلی لە ماڵ و سەرەوت و سامن بەخشینە نییە، سەلام ناکات.